بەڕێزان سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش. شیکاری بۆ هەفتەی یەکەمی مانگی 3 ساڵی 2024 دەکەین. سەبارەت بە ئاڵتون ئێمە لە ڕۆژی هەینی هەفتەی ڕابردوو بینیمان کە بەرزبوونێکی زۆر زۆر خێرا و لە ناکاوی کرد. بەڕاستی ئەم بەرزبوونەوەی بەو خێرایی و بەو ماوەکەمە ئەو مەودا فراوانی کە تۆماری کرد پێشبینی نەکراو بوو. حاڵەتێکی شاز و تایبەتی بازار بوو کە تا ئەساش بە تەواوەتی دەستنیشان ناکرێ هۆکارێکی چی بوو. بەهەرحاڵ ئاڵتون لە دوای شکاندنی ئاستی 2065 ئاراستەی بۆتەوە بە بەرزبوونەوە لە هەوڵی تۆمارکردنی ئاستی بەرزتردایە. ئێمە دین لێرە بەدووە ئەو ناوچە و زۆنانە دەستنیشان دەکەین کە سیناریۆکانی دابەزین تێیدا بۆ ماوەیەکی کورت چالاک دەبێت بۆ ڕیتێستێک دەکا و هێزێکی نوێی بەرزبوون کۆ دەکاتەوە بۆ تۆمارکردنی لوتکەیەکی نوێ. بەڕێزان بە پیشی کاری ئاڵتون لە زۆنی 2087 کە لە هەفتەی ڕابردوو تۆماری کردووە تا 2095 ئەم زۆنە توانای ئەوەی هەیە کە ڕیتێستێک بە ئاڵتون بکاتەوە بۆ 2065. تا ئێستا هیچ ئاماژەیەک دروست نەبووە بۆ داخڵبوون لێرە کە بتوانێت ڕاستەخۆ بە فرۆشتن داخڵبیت و ستۆبلوس لەسەر زۆنەکە بێت. بەڵام لە ڕووی تەکنیکیەوە ئەم ناوچەیەکی تا ڕادەیەک بەهێزە دەتوانێت دابەزین بکاتەوە بە ئاڵتون بۆ ئاستی 2065 و لێرەوە دووبارە سیناریۆکانی بەرزبوونەوە هێزێکی نوێ وەربگرن، بەرزبوونێکی دیکە تۆمار کات بۆ ئاستی 2115 واتە لە دوای شکاندنی 2095 تارگێتی دووەمی بەرزبوونەوەی ئاڵتون 2115. دەکرێت ئەم هەفتەیە کە بازار کرایەوە ئەم ڕیتێستەش ڕوو نەدات یاخود گاپێک دروست بێت ڕاستەوخۆ نرخ بچێتە سەری 2095 و بەردەوام بێت لە بەرزبوون تا دەگاتە ئاستی 2115. بۆیە ئەم ناوچەیەک نییە تا ڕادەیەک دڵنیا بینەوەلەوەی کە سیناریۆی دابەزین چالاک دەکا و بتوانین سوود لە مامەڵی فرۆشتن وەربگرین بۆ ئەم ڕیتێستە. دەکرێت زۆر بە خێراییش ناوچەکە بشکێ و بچێتە سەرەوە، دەکرێت ئەم سیناریۆیە ڕوو بدات کە بێتەوە 2065 پاشان بەرز بێتەوە. واتێسان ئاڵتون لە ناوچەیەکدایە لە بەردەم دوو سیناریۆی تەواوکراودایە کە ڕاستەخۆ بەرزبوون کات یاخود ڕیتێستێ بکات بۆ خوارەوە. ناتوانین بڕیارێکی تەواو دەقیق بدەین لەسەر جوڵەکانی کە سیناریۆکانی چۆن دەبێت. بەڕێزان لەسەر بیتکۆین کە زۆر زۆر گرنگە، من دەمێ هۆشداریتان بدەمێت کە بیتکۆینیش بە هەمان شێوەی ئاڵتون لە هەوڵی سیناریۆیەکی لەم جۆرەدایە کە زۆر بە خێرایی و لە ناکاو بەبێ هیچ هۆکارێک بەرزبوونێکی خێرا بکە. ڕاستە لە ڕووی فەندەمێنتاڵەوە لە دوای قوبوڵکردنی سندوقەکانی ETF ئەمە هەواڵێکی باش و گونجاوە بۆ بەرزبوونی زیاتری بیتکۆین، بەڵام دەبینین بە تەدەروج بەرزبوونەوەی دەست پێ کردووە. ئەوەی کە من باز دەکەم ئەوەیە وەکو ئاڵتون بە یەک کاندڵ یاخود بە دوو کاندڵ زۆر بە خێرایی خۆی بگەنێتە ئاستی 88,000. تارگێتی بەرزبوونەوەی بیتکۆین 88,280 دلار. تا نرخ لە سەروی ئەم زۆنە بێت 57,600 بۆ 55,770. ئەم پێشبینیە دەکەم بۆ ئەو بەرزبوونە خێرا و لە ناکاوی کە باسمان کرد. واتە تا نرخ لە سەروی ئێرەوە بێت بیتکۆین لە هەوڵدا بە خێرایی و بە سورعەتێکی زۆر خۆی بگەنێتە تارگێتی 88,280 دلار. چونکە ئەویش ئێستا لە ڕووی تەکنیکەوە لە زۆنێکدایە کە بەپێی تەکنیکاڵ ئەم زۆنە زۆنی دابەزینە. ڕەنگە لێرە کۆمەڵی خەڵک ئێستا فرۆشتنیان هەبێ یاخود بە نیاز بن بە فرۆشتن داخڵ بن، ڕەنگە پێیان وابێ من منتیقێکی بەخۆت و دەتوانێت بیتکۆین بهێنێتەوە خوار ئاستی 50,000. بەڵام من بڕوام بەم سیناریۆیە نییە بۆ بیتکۆین. پێم وایە کە ئەم ناوچەیەش بشکێنێت بۆ سەرەوە و هەروەها بەردەوام بێتە ئاستی 88,280 دلار. ئەمە تارگێتی یەکەمی بیتکۆینە. تارگێتی دووەم دەتوانێت بەردەوام بێت تا ئاستی 108,080 دلار، واتە 10 دەفتەر و 80 وەرەقە. تارگێتی دووەمی بەرزبوونەوەی بیتکۆین بۆ ئەم ساڵی 2024 108,000 دلار. بەڕێزان ڕەنگە لە دوای کە دێتە تارگێتی یەکەم کۆنسۆلیدیشنێک دروست کات یاخود ڕێنجێک دروست کات
ڕێتێستێ بکاتەوە بخوارەوە پاشان بەردەوام بێت لە بەرزبوون تا دەچێتە تارگێتی دووەم. واتە ئەگەرێکی ئەوە نییە ڕاستەخۆ تا تارگێتی دووەم بەرداوام بێت، بەڵام ئەگەری ئەوە زۆر بەهێزە کە تا تارگێتی یەکەم بەرداوام بێت لە بەرزبوون بەبێ وەستان. بۆیە تکای ئاگدار بن زۆر حەزەر لە مامەڵەی فرۆشتن بکەن بۆ بیتکۆین، چونکە ئەویش لە سەروبەندی ئەوەدایە هاوشێوەی ئاڵتون بە خێراییەکی زۆر بە ماوەیەکی کەم ئەم بەرزبوونە تۆمارکات تا لە سەروی ئەم زۆنە بێت ئەم پێشبینە دەکەم بۆ بیتکۆین. سەبارەت بە دراوی یۆرۆ JPY واتە یۆرۆ بەرامبەر بینی ژاپۆنی، یۆرۆ ئێستا لە زۆنێک نزیک دەبێتەوە کە زۆنەکە زۆر بەهێزە لە ڕووی تەکنیکەوە لە 164.80 دەست پێ دەکات بۆ 170. ماوەی زۆنەکە زۆر فراوانە، بەڵام تارگێتەکانی دابەزینیش زۆر فراوانە. یەکەم تارگێت گەرانەوە دەبێت بۆ ئاستی 153. ئێمە بۆم هەفتەیە چاومان لەسەر ئەم زۆنە دەبێت و چاوەڕە دەبین کە ئاماژەیەکی وازەح دروست بێت بڕیاری داخەڵبوون بە مامەڵەی فرۆشتن بدەین. بە گرنگیەوە چاوەڕی ئەم زۆنە بن بەڕێزان لە دوای کە نرخ پێی دەکات بە دوای ئاماژەکانی داخەڵبووندا دەگەڕین. یەک سیناریۆی دیکەش هەیە بۆ یۆرۆ JPY کە ئەوە تا ڕادەیەک بەهێزە زۆر جێ باوەڕ نیە تا ئێستا بەپێی ئەم وەیڤانە کە دروستی کردووە. ئەویش ئەوەیە نرخ بچێتە سەروی زۆنەکە بە فلاشێک بێتە منتیقانە پاشان ئەم دابەزینە دەست پێ بکات. بۆیە دەڵێم پێویستەکە کە چاوەڕێ بین زوو بڕیاری داخەبوون نەدەین لە زۆنەکە تا ڕادێک بۆمان بەرچاوڕوون بێت کە ئەم ئەگەرە ماوە لە بازار لەم زۆنەدا یاخود ڕاستەخۆ داخل بین و کێشەمان نیە. شیکاری خوێندنەوەکان بۆم هەفتەیە بەم شێوازە بوون: یۆرۆ JPY، بیتکۆین، هەروەها ئاڵتون. هیوادارم ببێتە مای سوود و قازانج بۆ تەواوی بازرگانان. هەر لە خێردا بن.